کورد دەیەوێت لە ڕێگەی هەڵبژاردنەوە دۆخی کەرکووک ئاسایی بکاتەوە و بگەڕێتەوە ناوەندی بڕیار لە ناوچە کێشە لەسەرەکان. بۆ ئەو مەبەستە حزبە کوردستانیەکان سەرقاڵی ڕێکەوتن و هاوپەیمانین تا بتوانن زۆرینەی کورسیەکانی پەرلەمانی عێراق بەدەست بێنن. بەرپرسی بەشی هەڵبژاردننی مەڵبەندی کۆمەڵی دادگەری کوردستان دەڵێت دەسەڵاتی کوردی دەبێت پێش بردنەوەی هەڵبژاردنەکان بیر لە گۆڕینی خۆیان بکەنەوە و هەڵەکانی ڕابردوو دووبارە نەکەنەوە تا بتوانین پێکەوە گۆڕانکاری دروست بکەین. ئەگەر کورد بتوانێت بەشداری ئەو هەڵبژاردنە بکە بەڵێ دەتوانێت پێگەی خۆی چاکە، دەتوانێت هەندێک لەو خراپەکاری کە هەیە لە کەرکووکە چاکیکە، بەڵام بەو مەرجەی ئەوانیش گۆڕانکاری بە خۆیان بێنن، خەڵک ئاشتەوەکەن، واز لەو دزی و قۆڕکاری و ئەو هەموو شتێک کە خۆیان ئێستا باسەکەن و اعترافەکەن، ئەوە پێم وایە کە کەمێک لە معاناتی خەڵک کەمەکاتەوە. بەڵام من ئێستا بڵێم هەڵبژاردنەکەم بۆی کە مدیریاتێکی زیاتر بەرم، بۆی کە محافظ بەرم و هەندێک لە دەستگا گرنگەکان بەرم، بەڵام دوایی مامەڵی پێوە بکرێ و بەکڕین و فرۆشتن بکرێ، خەڵک چ قازانجەکە لێرە؟ یعنی خەڵک ئەمەی بۆ چییە؟ خەڵک بۆ دەنگ بدا بەمە. لە ڕابردوودا کورد خاوەنی پێگە و دەسەڵاتی ئەمنی و سیاسی و ئیداری بوو، بەڵام بەهۆی بەرژەوەندی حەزبی و شەخصی کورد نەیتوانی پڕۆژەی هەبێ بۆ کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە، بۆیە هەڵبژاردن بەبێ پلان بۆ داهاتوو هیچ لە دۆخەکە ناگۆڕێ. تاکە هەوڵ بۆ ئەوی سلێمانی و هەولێر و دهۆک و هەرێم و بە دەردی کەرکووک نەچێکە ئەم وەزعی کەرکووک ئێستا ئێمەتیان لە کەرکووکە کە بەڕاستی کەس حەسادەتی پێ نابێ، وەزعی زۆر خراپی هەیە، تعریب هەموو هێلەکانی تر بۆەوەی تووشی ئەوە نەبن و کەرکووکیش ڕزگار بکرێ، ئەو بڕیارە و دەسەڵاتی لە هەولێر و سلێمانیە بگۆدرێ. بڕایان بە چاکسازی نەماوە، چاکسازی لەگەڵ ئەمانە ناکرێ و تەنها ئەوەیە کە ئەگەر ئەتوانن خۆ ئامادە بکەن، نووسین تەواو، قسەکردن تەواو، هەموو ئەمانەتەوە وەختەوەی دەست بەکاربوونە ئەتوانن بە شێوەیەکی گونجاو ئەم دەسەڵاتە بگۆڕن، پرسی کوردیش بەرەو پێشەچێ، نەک لە کوردستانی عێراقا بەڵکە لە هەموو پارچەکانی تری کوردستان، چونکە وەزعی سیاسی دنیا بۆ کورد زۆر لەبارە، بەڵام بەڕاستی ئەم دەسەڵاتی حزبیەی کە لە هەرێمە هەیە، ئەم حکوومەتەی لە هەرێمە هەیە، بەڕاستی وەزعەکەی تێکداوە و داواژەکەم خەڵکی هەرێم و خەڵکی کەرکووک ناوچە دابڕاوەکان ئەم حکوومەتە بەهی خۆی بزانێ، بەڵام ئەم دەسەڵاتەی ئێمە نییە. ئەگەر بمانەوێت بە هەڵبژاردن، تەنانەت ئەگە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگایش بمانەوێت دۆخی کەرکووک ئاساییکەینەوە هەڵەیەکی کوشندا ئەکەین، چکم بۆ خۆمان ئێمە لە دوای 2005 ئەنجومەنی پارێزگایش زۆری نەکورد بوو، نەمانتوانی ئەو دۆخە پارێزین. بۆچی نەمانتوانی؟ لەبەرەوەی نەمانتوانی وها سەنگینەتەوەی ڕاگرین. ئەوەی کە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و دواتریش لێکەوتەوە دەرئەنجامی ئەوە بۆ کە ئێمە نەمانتوانی هاوسەنگی ڕاگرین. ئێمە دەبێت پرۆژەیەکمان هەبێت لە کەرکووک، پرۆژەی بێ بۆ تێڕوانینی ئایندەی شارەکەەوە، پرۆژەیەک بێ هاوسەنگی و مافی هەموو پێکهاتەکان بپارێزیەوە. پرۆژەیە پێویستە لەسەر ئاستی حکوومەت یا قیادەی کوردی یا پەرلەمان بێ، نەک لەسەر ئاستی ئەحزاب. بەداخۆ ئێمە هیچ لەوەمان نییە. لە دوای ساڵی 2005ەوە کورد بۆ هەڵبژاردننی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاش زۆرینەی کورسیەکانی بەدەست هێناوە، بەڵام بەهۆی ئەوەی حەزبە دەسەڵاتدارەکان لە ناوچەکە لە بریەوەی کار لەسەر پتەوکردنی دەسەڵاتی کورد بکەن، کاریان لەسەر پتەوکردنی پێگەی حەزبی و بەرژەوەندی خۆیان کرد. هەر بۆیە براوەی هەڵبژاردن و برنەوەی زۆرینەی کورسیەکانیش نەیتوانی ڕێگری بکات لە لێسەنەوە ئاوتکردنی کورد لە کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکانی دیکە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.